کەرمەتینەی پێ دەڵێن کامکوات پرتەقالی زێڕین یان پرتەقالی یابانی هەم ئەو ناوانەی پێ دەڵێن ئەوە دارێکی ئیتالیە تەبعاً تەمەنیشی زۆرە بەرێک چاچی لەسەرە لە سنفی واتە لە خێزانی پرتەقال و لیمۆ ئەوانەیە بەڵام ئەوە پێی دەڵێن پرتەقالی زێڕین ئەوە 25 ساڵ دەبی تەمەنی زیاتر بیت بزرەمەنی ئەگەر تێبینی بکەی قوتری دارەکەی وا بە ئاسانی ئەستور نابیتن واتە 20 بۆ 25 ساڵ هەیە تەمەنی ئیتالیا وڵاتێکی گەرمە داری ئیتالی لێرە زۆر گونجاوە بەرگەی گەرمای ئێمە بە دەرەجەیەک دەگرێتن دارە ئیتالیەکان زۆر گونجاون سەرماکەشی بە هەمان شێوە بۆ سەرماکەشی بە هەماشە بزانە ئەمە کە کڕیار دێتن دەپرسێت جۆری دارمان هەیە لە منتیقەی سارد ناژیت پێیان دەڵین بە دڵنیاییەوە ئێمە هەر خۆمان کە زانیاریش دەدەین لە سەردارەکە دەڵین ئەوە بۆ ناوچە گەرمەکانە ئەوەش دارمان هەیە بە عەکسەوە بە پێچەوانەوە بۆ ناوچە فێنکەکان و ساردەکانە بۆ ناوچە گەرمەکان نابێتن جاوا هەردووچی ئێمە هاوردە دەکەین ئێمە شوێنمان هەیە دەتوانین جەولە بۆ هەردووچی دابین بکەین ینی کەشی گونجاول بۆ هەردوو جۆر دابین بکەین بەڵام کە کڕیار دێ پێی دەڵین ئەوە بۆ ناوچەی سارد و فێنکە مام ناوەندە ئەوش بۆ ناوچەی گەرمە واتە ئێمە بە زۆرینەی بابەتەکان هاوردە دەکەین بەڵام زیاتر ئەو بابەتانن کە لەگەڵ کەشی وڵاتی خۆمان گونجاون